ئەمیشە پیرۆزە ئیبداعەکە يعني یەکەم ئیبداعەکە ئێستا نەکراوە زۆر کوردێک کوردێتی لە ڕاستیە ئەمە بەلایە بۆ زۆر دەورەیە بەلای بۆ زۆر جێگەی دڵخۆشیە. ئەمڕۆ ئاهەنگی دابەشکردنی قورئانی پیرۆز بە زمانی ئاماژە بەسەر نابیسانی گەرمیان کەلار و کفری خانەقین و جەلەولا 200 قورئان بەسەر 200 نابیس خۆشەویست لە مزگەوتی ئاشتی لە کەلار. ئەمە دووهەم جارە ئێمە قورئانی بە زمانی ئاماژە دابەش بکەین. یەکەم جار 50 قورئانمان دابەشن و ئێستایشە 200. بەڵێ ئەم قورئان پیرۆزە بە زمانی ئاماژە بە پیتەکانە پیت دەخوێنێتەوە. بۆ نمونە بسم الله. بەڵام زمانی ئاماژەی تری هەیە بسم الله ئەمە جیایە بەڵام ئەمە پیتەکانە و نابیس هەمویان لە پیتەکان تێگەن زانن پیت ئەخوێننەوە لەبەرەوە لەم پەیمانگایە لە خوێنن لە ساڵی 2012 ئێمە پەیمانگایەکمان هەیە لە کەلار و لە کفری و لە خانەقینیش. بۆیە ئەوان زۆر پێیان خۆشە و دڵخۆشن بەم قورئانە و تێن بۆ مزگەوتەکان هەر ئەو قورئانە لەگەڵ خۆیان تێنن. ئێمە ئینشاءڵڵا لە داهاتوویشە قورئان دابەشکەین بە ناو مزگەوتەکانە بەڵام بەشکەم نابیست تێ بکات و فێر بوود لەم قورئانە و ئێمە ماوەیەکە وتاری هەینیش بە زمانی ئاماژە وەرگێڕ دەکرێت بۆ نابیسان. بەڵێ ئەمە سێ کتێب یەکینە سێ کتێبە هەر یەک قورئانە لەبەرەوە هەم بە نووسین نووسیاوە بسم الله الرحمن الرحیم هەم بە زمانی ئاماژە بۆیە کرا بە سێ نوسخە. من عزالدین حامد مستەفا خاوەنی داهێنانی ئەو قورئانەمە کە لەسەر ئاستی جیهان لە یەکەم جارە قورئان تایبەت بە نابیستان. سەرەتا قورئانم لەسەر نابیستان فێدێتە قورئانی ئاسایی بەڵام تەماشام کرد زۆر قورسە لەوان لە دەوروبەری خۆمان تەماشام کرد چەند سورەتێکی کورد کرایتە زمانی ئاماژە. فکرەکە لەوە سەرچاوی گوتم مادەم چەند سورەتە کرابتە زمانی ئاماژە دەتوانین هەموو قورئان بکەین ئاماژە. ئەوە بخوای گەورە فەزڵەی بەم بەخشی توانین لەسەر ئاستی جیهان قورئان بکەم بە زمانی ئاماژە و بە تەواوی جیهانی بگەین بە زۆربەی وڵاتان ئەو قورئانەمان ڕەوان کردیان. 300 ساڵ پێش ئێستا دەستم پێ کرد ماوەی 2 ساڵی خایەن و ئەوە 3 جارە چاپی دەکەین لە تەواوی هەرێمی کوردستان و عێراق تەوزیعمان کردی و ئەو قورئانەمان گەیان تا هەموو شار و شارچکانی هەرێمی کوردستان و بە عێراق و بە زۆر هەندێک لە دەوڵەتانی دراوسێ و دەوروبەریشمان بای هەندێک قورئانمان لەو ڕەوان کردین تا ناریتمان دەوڵەتانی ئەوروپاش. بەڕاستی گەورەترین و خۆشترین هەستمەیە چی ئەمە دەزانم ئەو نابیسان چەند دڵخۆشن بەو قورئانی کە پێیان دەدرێت بەو قورئانی کە دەیخوێننەوە فیدباکم لۆ دێتەوە و کە چەندە تا مەزروعی ئەو قورئانە ئێستاوان ژۆکی کەسی ئاسای قورئان دەخوێنەوە بێبەش نییە لەو خێر و پاداشتەی قورئان لێ خۆشترین کەس لەسەر زەوی هەست دەکەم خۆمم دەتوانیمە دڵی ئەو نابیسانە خۆشکەم. ئێوە نابیس لێرە لە گەرمیان لێ قورئانە کە ئاماژە کراوە باشە لەخوا بە زیابێ ئەم قورئانە بۆ ئێمە زۆر باشە فێرە خۆشی ئێمە زۆر دڵخۆشین بەم قورئانە کە فێر بوون کوان بەڵێ بەڵام پێشەم قورئانە بێ ئێمە هیچمان نەزانین چ قورئانمانیش نەکردەوە لەبەرەوە خوێنەوارمان نییە بەڵام ئەمە تایبەتە بە زمانی ئاماژە ئێمە زۆر دڵخۆشین. بەڵێ ئێستا زۆر دڵخۆشین ئێستا تێن بۆ قورئانەکان ئەتێنە ناو مزگەوتەکان فێری قورئانە بین قورئانەکان خۆ لەگەڵ خۆمانە بێنە خوێنینەوە لە وتارەکانمان گوێمان هەیە لە وتارەکانیش هەموو ڕۆژی بەڵێ من هەموو ڕۆژی ئینشاءڵڵا ئەخوێنم خۆی و خێزانەکەیشی هەر نابیسە ئیسە من باشترەوە خۆشحاڵم نشم و وردە باشتریشە بووم دەست خۆش.
ممنون کۆن بۆ نابیستنەوە ئیسا بۆ نابیست تەرجەمە کراوە چۆنە لای تو باشە خەراوە دڵخۆشن چۆن بەڵێ زوو بەڵێ لە کۆنەوە لە سێمانی لە هەولێر لە دوهۆک لە زاخۆ قورئانی پیرۆز بە زمانی ئاماژنم بەڵێ بەس بۆ ئەوانەی وا ئەبیسن بەڵام ئەمە هیچ لێ نەزانچیمان ئێستا لە هەولێرە و بڵاو بۆ لە هەولێرە وەرگریا بۆ زمانی ئاماژە و بۆ ئێمە شاتیە ئێستا هەموو باشە پیتەکانی هەموو شارەزاین بە زمانی ئاماژە باشتر ئێمە قورئانەکانی بە شێوەیەکی باشە خوێنینەوە بەڵێ مامۆسای زمانی ئاماژە بەڵێ لێنچە قورئانەکەم باشە و دڵخۆشنەوە بەڵێ ئێستا ئێمە لە کەلار ئەمە دوو وەربەوەر دابەش بکەیمانە و نزیک 300 قورئان دابەش کردینەوە و زۆر خۆشحاڵین مەمنون زۆر سپاس